سڵاتان لێبێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی ئەفتتان پێشکەش دەکەم لە درێژەی کار و چالاکیەکان بۆ سەرخستنی لیستی 1990 پارتی با خۆشحاڵیەوە بۆ ئەمجارەی بەرنمەکە میوانداری بەڕێز کاک هۆشیار سدیق سەرۆکی لیستی پارتیم کردووە لە بازنەی سلێمانی. من دەمەوێت لە بەڕێزیان بپرسم کە دیدگا و ڕوویای پارتی بۆ 4 ساڵی حکوومەت و پەرلەمان چییە؟ بەپێی ئەو بۆ دۆداچوونەی کە تا ئێستا کراوە جەماوەری پارتی لە سنووری پارێزگای سلێمانی بە پێی هەموو ئەو لێدوانانی کە دراوە لەلایەن بەرپرسانی پارتیوە بە ڕێژەیەکی بەرچاو لە پێشەوەیە. ئەم ڕێژەیە دەکاتەوەی کە کورسەکانی پارتی زۆر لەوە زیاتر بێت کە پێشتر هەیبووە. بەدەماواتنی خەڵک بۆ سەرخستنی لیستی 1990 پارتی چییە؟ ئەگە پارتی براو یەکەم بێ لەم شارە ئەو خاڵ و بڕگانە چییە کە دەکاتە بەرنامەی خزمەت بۆ ئاوەدانی ئارامی زیاتری شاری سلێمانی و ناوچەکانی دەوروبەری. بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز کاک هۆشیار سدیق سەرۆکی لیستی پارتیم کردووە لە بازنەی سلێمانی. کاک هۆشیار سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ جەناب بەناوی خوای گەورە میهرەبان، سپاس بۆ بەڕێزتان بۆ بەرنامەکەتان و کارمەندان. لە ڕاستیدا بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان بۆ 4 ساڵیدا دووبارە بەخێر بێ هەبا پرسیارەکە بە دیاریکراوی بیکەم دوایی دەرفەتی ئەوە دەدەم کە وەڵام بیتەوە بە دەرفەتی خۆت. بەدەمەوە هاتنی خەڵک بۆ سەرخستنی لیستی 1990 پارتی بەپێی ئەوەی کە ڕۆژانەی و لەناو خەڵکان لە ئاستمۆحی ئێوە و جەماوەری پارتیدایە؟ بەڵێ ڕاستە فەرمووی ئەوەی کە ئێمە ڕۆژانە ئەگەڕین حقیقەت بانگەشەی بۆ خۆمانەکەین بۆ لیستەکەی خۆمانەکەین. ئیتیژابەی خەڵک زۆر باشە، خەڵک بە پیرمانەوەیەت ئەتوانم بڵێم ئەوەی کە ئێستا بەرەو پیری پارتیت قەتوانە بووە. حقیقەت ئەو دەنگانی کە کۆن هێنابوومان ئێستا تەوەقعەکەین ئەگەر دوو ئەوەندە نەبێ کەمتر نییە، لەبەرەوە خەڵک بەلای ئێمەیەت. بۆ خەڵک بەلای پارتی دیموکراتی کوردستانە بۆی کە خزمەتیانەکە دیفاعیانەکە، پارێزگاری لە خاک و نیشتیمانەکە، خزمەت گوزاریەکە ئەوێت زیاتر خزمەت گوزارەکان زیاد بکە، ئەوەی کە خەڵک مەتالیبی داوایەتی داواکانی هەموو جێبەجێ بکە. لەبەرەوە بڵێ منەی بینم خەڵک بەلای پارتیە دەنگی پارتی زۆر زیاترە بێ، کورسەکانمان لە جاران زۆر زیاترە بێ. بەپێی ئەو ڕاپرسی بە دۆداچوونانی کە کراوە دیارە ڕێژەی کورسەکانی پارتی دەبێت بە چەند یان هێشتا زووە بۆ ئەمە؟ والله ئەوەی ڕاستی بێ لە ڕاپرسەکان بەگشتی دووسێ ڕێکخراوی مەدەنی ڕاپرسیان کردووە، لە ڕاپرسیان دەرکەوتەوە کە پارتی یەکەمە و ئەتوان بڵم کورسەکانی شەید لەوەی کە هەمانە ئەگەر زیاتری بکەین، یعنی لە 5 کورسەکە بەرەو ژوور کەواتە هەر بە تەنها کورسی زیاد ناکە، بەڵکو دەنگەکانی پارتیش بە ڕێژەیەکی باش زیادەکە. دەنگی پارتی زۆر زیاد دەکات، چونکە ئێمە لەناو جەماوەرە، لەناو خەڵکیان، لەناو بازاڕی، لەناو هەموو شوێنە گشتەکانە ئامادەیمان هەیە، ئەوەی کە ئەیبینین دەنگمان زۆر زیاد دەکات. ئەو کێ بڕکێتوندەی بەرامبەر بە پارتی دەکرێت وای نەکردووە جۆرێک لە سالبوونەوە بەرامبەر بە پارتیە بێ لەم سنوورە یاخود بە پێچاوانە هەموو ئەمانە خاڵی جەوەری و خاڵی بەهێزن بوو ئەوەی کە دووبارە خەڵک دەنگ بە پارتی باتەوە. بەڵێ جەنابە دەزانی پارتی زۆر خۆڕاگرە. باشە پارتیە توام لە 100 ساڵی شەکە خۆڕاگر بۆ بەرامبەر نەحەزان و دژمنانی کورد خۆڕاگر بووە. پارتی ئەتوانە وڵم داربەڕوویە کە ڕێگ و ڕێشەی داکوتاوە. پارتی خاوەنی جەماوەری خۆیەتی لە کوردستان، هەموو خەڵکی کوردستان ئەتوانم بڵێم ئەگەر لە بەعدە شوێنێ ترس هەبێ یان چاوسوورکردنەوە هەبێ لیان ئەژینا خەڵکی کوردستان بەگشتی پاڵپشتی پارتی دیموکراتی کوردستانە. ئەوە شتێکی حقیقەت و واقع ئایبینین لیان لە برسایان لە ترسا جاروبار پشگیری لایەنێگەکەن ئەوە شتێکی تر. کەواتە پێچوانی لایەنەکانی دیکە پاڵپشتی جەماوەری بۆ پارتی بێبەرامبەرە. حتمما زۆر بێبەرامبەرە. بانلایەنەکانی تریش ئەگەر ملاحەزە بکەین هەر بە برادەرای ئیسلامی چۆن حیزبێکن، یەک خۆیان هەیە، یەک پێغەمەریان هەیە، یەک قورئانیشیان هەیە، با یەکگرتوونین هەر یەکە لە پێناوی دەسەڵات و پارە و سوڵتە ئەوەی گەیان ناوی خۆیان کارەکەن. با ئێمە وەکو پارتی خزمەت دەکەین، خزمەتی جەماوەری کوردستان بەگشتی ئەەکەین. ئەو بەرنامەی ئێمە کە ئێستا بەرنامە لەبەر دەستمانەیە زیاتر خزمەتی کەسوکاری شەهیدان بکەین، پێشنەوە قارەمانەکان بکەین، زیندانانی سیاسی بکەین، ئەوانەی کە ئاوا بڵێن هیلاک بوون و مادوو بوون و خوێنیان ناوە بۆ کوردستان. کاک هۆشیارە و خزمەتەی کە پارتی بەنیازە لەم سنوورە بیکات کە خەڵکێکی زۆر چاوەڕێی ئەمە دەکات، ئەم خزمەتە خۆی لە چیە ئەبینێتەوە؟ خزمەتی پارتی لە بەرنامەکە دیارە چ لە ڕووی سیاسی، باشە، چ لە ڕووی خزمەت گوزاری، چ لە ڕووی کۆمەڵایەتی، چ لە ڕووی ڕۆشنبیری، ئەتوان بڵێم دەخاڵی سەرەکیمانەیە هەموو جانبەکان و هەموو بوارەکانی گرتوتەوە. پارتی ئەم بەڵێنەوەکە خۆی جێبەجێ دەکات ئەگەر دەنگەکانی بە شێوەیەکی بەرچاو لەم سنوورە زیاد بکە و ئەوەی کە خۆی دایناوە بەدی بهێنێت.
دەستی پارتی زیاتر وڵا ناکا بۆم خزمەتە. بەڵێ پارتیمان لە ساڵی لە هەڵبژاردننی یەکەم لە ساڵ 1992 تاکو ئێستا بەرنمەکەی کە پێشکەشی جەماوەری کوردستان کردووە لە سەتا ئەگەر 75 جێبەجێ نەکردبێ هەفتا جێبەجێ کردووە بەڵێن نادەین ئەگەر جێبەجێ نەکەی. باشە کەواتە پارتی بە دیاریکراوی بۆ ئەم سنوورە دەیەوێت لەسەر چی بابەتێکی شکات بۆ ئەوەی کە وا لە هاوڵاتیەک بکە دەنگ بە لیستی 1990 پارتی بات. پارتی لە بەرنامەتی ئەگەر ڕێگر نەبن ڕێگری هەبوو تا ئەسە بۆیە پارتی نەیتوانێت دەستی نەگەشتەوە هەموو شوێنێک ڕێگری هەبوو خۆتانزان چ ڕێگرەکە چ لایەنێک کردوێتی اینا پارتی دیموکراتی کوردستان ڕێگری نەبێ و دەستی واڵایە خزمەتێکی زۆر باشەکە چی لە هەولێرە دۆ کراوە ئەتوان لێر بڵم زیاتری شێکە بۆ ئێمە خەڵکی سلێمانی پێویستی بۆیە کە خزمەت کرێ. باشە بەرامبەر ئەو لێدوان و تەشیرانەی کە لە ئاستی جیاجیا و بە فەرمی نافەرمی بەرامبەر بە پارتی دەگرێت پارتی جۆرێک لە گوتاری نەرمی هەڵبژاردووە ناچێت نێو ئەم کێبڕکێەوە مەبەستی پارتی لەمە چییە؟ پارتی هەروە بووە قوتابخانەی قوتابخانەی پارتی قوتابخانەی کوردایەتی قوتابخانەی ئەدەب و ئەخلاق قوتابخانەی خزمەتگوزاری کە لەسەر ڕێبازی بازایی نەمرە لەبەرەوە ئێمە بەهێمنی ئیشەکەین تەشیر بە کەس ناکەین قسە بە کەس ناڵێن خەڵک سوکاتی بە هیچ کەسێک ناکەن چکە لە تەربیەت و ئەخلاقی ئەباڵانی پارتی و مەکتەبی قوتابخانەی بازانیان ئەوە نییە ئەو کەسانشی کە قسەی ناشرین و قسەی جنێ و ئەماناگا ئەو خەرچێکن خۆیان سووکن لەبەرەوە ئێمە وەڵامی ئەو خەڵکە سووک و بێئەدەبانش ناینەوە کە بەرامبەر بە ئێمە بێئەدەبیەکەن. قسەی پارتی لەم بابەتەدا چییە بۆ لایەنەکانی بەرامبەری کە بەم شێوەیە دژایەتی دەکەن بۆ هەموو ڕمەکان ڕووی لە پارتیە؟ بەحقیقەت پارتی خاوەنی قەزیەیە باش خاوەنی کوردستانە خاوەنی ئەتوانم بڵێم بەرنمەیەکی زۆر تێر و تەسەرە بۆ خزمەتکردنی کوردستان ئەتوانم بڵێم خۆڕاگر بووە بەرامبەر بە ناحەزان دوژمنان هیچ ترسی لە هیچ کەسێک نییە ئەجندای ئەو تەنها ئەجندای خزمەتکردنی میلەتی کورد و گەڕانەوەی خاکە داگیرکراوەکانی کوردستان بۆ باوەشی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە کارەکەن بۆ سەربەخۆیی کوردستان لەبەرەوە ئەوانەشی کە ئەجندای لایەنەکان جێبجێیان ئاغاکانیان جێبەجێەکەنیان بۆیان لە توانایانێنێ خزمەتی کورد و خاکی کوردستان بکەن بۆیە هەموو قسەکان وشی تیرەکانیان ڕۆ و پارتی دیموکراتی کوردستان کاگۆ شار ئەم کێبڕکەتوندەی کە هەیە کاریگەری نابێت لەسەر پرۆسی داهاتی حکومڕانی لە هەرێم بۆ نمونە ینی لایانی بەرامبەر کە بەرامبەر بەم شێوەیە بەرامبەر پارتی قسە دەکات کاتێک کە پرۆسی پێگەنانی حکوومەت دەست پێ دەکات حتمما گفتوگۆ و دیدار و چاوپێکەوتن دەبێت لێرەوە چیان پێ دەڵێنیەوە؟ ئێمە ئاڵێن هەر وەکو جارانی پێشوو باشە ئێمە دوای هەڵبژاردن ئەیبینیت کە ئێمە زۆرترین کورسی بەدەزێنین بۆ حکوومەتیش تەشکیل دەکەین حکوومەتەکەش سەرۆکی حکوومەت هەر لە پارتی ئەبێت و ئێمە بەباشی زانانی و کاریشی بۆکەین کە سەرۆکی حکوومەتی کابینەی دێم جەنابی کاک مەسرور بارزانی بێ بۆ ئەوەی کە توانیوێتی چه خزمەتێ بکە بەرنمەکەی تەواو نەکردەوە بەرنمەکەی تەواو بکەین ینی ئەمە یەکلا بۆتەوە کە سەرۆکی کابینەی داهاتوو کاک مەسرور بارزانی بێت. باشە بۆ خۆت لەسەر کابینی نوێم چی قسەیەکت هەیە ئەوەی کە کراوە حتمما ڕۆڵێکی باشیە بۆ لە بواری چاکسازی لە بواری پەرەبێدان بە کشت و کاو لە سێکتەری نەوت لە هەموو ئەمانە وای نەکردووە کە دژایەتەکە لەم بانگەشە ئەوەندە توند بێت بەرامبەر بە پارتی یعنی دەستی ئەوانەی گرتووە کە بوونمە قاچاقچێتی دەکەن ئەوانەی کە داهاتی سنوورێک بەهادەر دەدەن پێدوانی بەشێک لەم بانگەشەی پەیوەندی بەمەوە هەبێت. لە ڕاستیە ئەو بانگەشەی ئەوانەیەکن دروشمەکانیان بۆ ئەو دروشمانە ئێمە بماکردایە ئێمە هەڵماگرتایە بمانتایە ناهێڵین قاچاقچێتی بمێنێ ناهێڵین بە مادەی هۆشبەر بێت و لاوەکانمان گیرۆ دەبکە ناهێڵن کە بە حەقیقەت خاک بفرۆشتێ ئەوە بێ لە بەرنامی ئێمە بێ بە حەقیقەت ئەوان کە ئەڵێن نایهێڵین چی نایڵین ئێمامانە نەیهێڵین دزی درۆزی نەمێنێ قاچاقچێتی نەمێنێ سەرانسەدن نەمێنێ هەڵکتانە سەر دەستگا ڕۆژی بیری و ڕووناک فکرەکان نەمێنێ بە چەک و بەهێز ئەمانە هەمووی لە بەرنامە ئێمە کە ئەوانە بێ نەمێنن لەبەرەوە دروشمی ئێمە بێ باشتر و دروشمی ئەوان کە زانیان پیان ناکری ئەو دروشمە هاتن گۆڕیان هەر هەمویان لێ کردەوە و دروشمەکانیان لابرد و دروشمیکیاندانە چکە ئەو دروشمە دروشمی پارتی دیموکراتی کوردستانە کە کەم و کوڕی ناجۆری ناشازی لە کوردستان بە تاغی لەسای نەهێڵین
ئرهابی فکرێکی لە سێمانی کە چەندەها ساڵە ئیشی بۆکەن سوکاتی بە خەڵگەکرێ قسە بە خەڵگە وترێ قسە بە مقدەساتی ئەم وڵاتۆ میلەتاکرێ بە سمبلی ئەم کوردستان ناکرێ ئەوە لە بەرنامەی ئەمابی ئەوانە نەهێڵین چونکە بیهێڵن بۆی کە ئەدەبوو ڕێک پێکی بیدەڕێنەوە بۆ خەڵکی کوردستان. باش کاگۆشار دەوترێت ئەم هەڵبژاردنێکی چارەنووس سازە ئەم ڕوویا و دیدگایەکەوە سەرچاوی گرتووە ئەمە بۆ نمونەوە دەکات کە نەخشەی سیاسی لە هەرێم بگۆڕێدیان بۆ ئەمە دروست بووە. جناب دەزانی ئەو خۆ سیاسەتی ئەم دە منتیقی و نێودەوڵەتی فەرق گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە ئێمەش خۆمان بۆ حاضر کردووە لەبەرەوە کوردستان ڕاستە ناحەزی هەیە دوژمنی هەیە با لەگەڵەوەش دۆستی هەیە ئێمە ژۆک و پارتی خۆڕاگرین پێشمەگەین پارێزگای لە خاک نیشتمانی خۆمانەکەین لەبەرەوە ئێمە تەمینین کە کوردستان لە ئاسۆیەکی ڕوونی لەبەردەمایە لەمەی ئێستا هەیە زۆر زیاترێ بێت. باشەکەواتە مانەوەی پارتی بە بەهێزی یەکسانە بە مانەوەی خاکوونەتەوە مانەوەی پارتی ینی مانەوەی کورد باش مانەوەی خاک ڕزگاکردنی خاک بێ پارتی هیچ شتێک پارتی نەمێنێ کورد نامێنێ پارتی بەی شێوەی مساوامە لەسەر ئەمە ناکات لەژێر هیچ گوشار و لێدوان و بانگەشە و دروشمێکە هەرگیز نایکە جەنابی بارزانی نەمر باش سازشی لەسەر کەرکووک نەکرد بۆیە ئەو نسکۆی ساڵی 1975 ئەمە سەبەبەکەی سەرەکی زیاتر ئەوە بوو کە ئێمە سازشمان لەسەر پستێ لە خاکی کوردستان نەکردووە و ناشیکەین لەبەرەوەی وەکو ئەرزم کردی پارتێکی خۆڕاگرین پارتێکی زۆر بەهێزین سازش ناکەین وەکو جەنابی سەرۆک بارزانی وتی خۆشمان ناچەمێنین سەردا ئەنوێنن بۆ شەهیدەکانمان لە هیچ سازش ناکەن خۆشمان ناچەمێنین. هەموو ئەو جیاتیانی کە لە وێزگە جیاجەکانی مێژوو بەرامبەر بە پارتی کراوە لایەنەکانی بەرامبەر پارتی دۆڕاون بۆ پند لە مێژوو وەرناگیرێت دووبارەی دەکەنەوە. ئەوە بەتوان بڵێن تەرجیعی نەکرێن تەرجیع ئەکرێن ئیتر لەلایەن هەر لایەنێکەوە لە ئاغاکانیان ئەیناوکە کوجەنا بفەرمووت لە ساڵەکانی 1963ەوە باش هەر دژایەتیکی زۆر بەهێز کرابێ بە پاپشتی حکوومەتەکانی لە دوایەکی عێراق پارتی سەرکەوتنی بدێت ئەوان شکستیان هێنا چ لە ساڵی 1963 چ لە ساڵی 1966 چ لە ساڵی 1968 چ لە ساڵی 1970 هەتا ئەتوانم بڵێم لە 1970 تقریبا 1976 ئەوەی کە پارتی کردی لە دەبەری لە کوردستان لە دەبەری بادێنا و ئەو ناوە گەوەتین سەرکەوتنی بەدەیان شکستی بە لە ئەو لایەنەیە ناکە جیاتی پارتیە کرد ئەگە جەناب ئاگادای کاکمەلا بەختیار خۆی وتی چەند جار کە لەگەڵ قسەمان کردوتمانە بۆ ڕێ نەکەوین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان تویان نەخێرێمە بە شێوازی کە مەعامەلی لەگەڵەکەین ماکە توانی خۆی هەر کاکمەلا بەختیار وتی هەمووی شکست بۆ ئێمە یەک سەرکەوتنمان بەدەستێناوە لە کوردستان ئەوی شەڕی قەرناقە و پشت ئاشان بووە کە شەرمەزار بووین لە بەرچای میلەتەکەی خۆمان. باش کاری داهاتوی پەرلەمانی لە هەرێمی کوردستان چاوەڕێ دەکرێت گۆڕانی بەسەردابێت لە ڕووی شێواز و فۆرم و کارکردنەوەکو سەرۆک بارزانی ڕایگەیاند هەیبەت دەگەڕینەوە بۆ پەرلەمان. بەڵێ من دڵنیام کە پەرلەمانی داهاتوو باشە ئەو کەم و کوڕیانەی کە هەیبوو ئەو پەرلەمانتار و کۆمەڵی خەڵکی لایەنی سیاسی کە بە شێوازی کە مەعاملێکی ناجۆریانە کرد ئەوانە نامێنێ ئەبێتەوە پەرلەمان ئەبێتە مەرجەعی تا یاسای کوردستان. ئەمە تەنها بە پارتی دەکرێت پارتی پێشڕەوە باشە پارتی ئەتوانم بڵم زۆرینەیە ئەتوانێت هەموو شتێ بکە مان لەبەر وەزعی کوردستان بوو تەبایی و برایی دایم سازشی کردووە بەڵام پارتی بەڵێ ئەتوانێت. باش شتێکی باشت بیرخستنەوە کاگۆشار توانا و لێهاتووی سەلیقەی کاندیدەکانی ئێمە لەگەڵ لایەنەکانی دیکاتی جیاوازیەکی هەیە ئەوەی کە خاڵی جەوهەری بێ و وا بکات هاوڵاتیە قەنەعات بۆ بکات کە دەنگ بە کاندیدێکی پارتی بارەم سنوورە. ڕابردوو پاری تەماشاکەن مێژووی پاری تەماشاکەن کردەوەکانی ئەوەی کە پارتی کردوێتی هەم لە هەموو ڕێکەوە لە ڕووی دەتوانم بڵێم خۆڕاگری پارێزگاری لە خاکی نیشتیمان ئەوەی کە دیمان لە سەحێلا و لە پردێ چۆن بەرامبەر گەورەترین دوژمن بووینەوەێ چۆن دەبابەکانی کەردێک دەبابەیەکن کە ئەتوانم بڵێم
کە تەنها ئەمریکا هەیەی چۆن کرا بە خەڕوو لەسەر دەستی پێشەوە قارەمەکانی کوردستان چۆن ئەومان ڕاگرکەنەوە توانین دوژمن و ناحەز بێت تەناو خاکی کوردستان ئەوەشی فرۆشتا ئەی جۆرەگرینەوە. مەبەستم خودی توانای شخصی کاندیدەکانی پارتیە. کاندیدەکانی پارتی هەبوو جۆرە اختصاسێکە توانایشان هەیە لە هەموو ڕوویەک و تێکەڵن ئیتر لە ڕووی زۆربەی کاندیدەکانمان خاوەنی شەهادەی بەرزن لە اختصاسیشن مهندسی تیا دکتۆری تیا خەڵکی تا ماژستێت یا دکتۆرای هەیە لە بوارەکانی خوێندن لە بوارەکان پەروەردە لە بواری کۆمەڵایەتی لە هەچی تۆ بڵێ ئێمە وەکو اختصاس دانراون بۆ خوار یەکێ لەوانە بڵێ منیشم کەسێکم داوان دەڵم لە چالاکیێکی سیاسیم توانام هەبووە خزمەتم کردووە سەرۆکی لیت ئەتوانم بڵێم بەرپرسی زیندانی سیاسی هەموو کوردستانم هی شەڕی ناوخۆ خزمەتی خەڵکم کردەوە خزمەت بناوەڵی شەهیدانم کردو خۆم کوڕی شەهیدم پێشمەرگەش بووم زیندانی سیاسیش بووم کەواتە لە معاناتی ئەو خەڵکە ئەگەمە زانم چۆن بتوانم خزمەتیان بکەم. کەواتە ئەگەر لە دێڕێکا پێم بڵێیت خاڵێکی جیاوازی جەوهەری کە لە کاندیدانی پارتیە هەبێت و لەوانی دیکان نەبێت چییە؟ زیاتر خزمەتکردنی خەڵک و جەماهوری کوردستانە بەم ڕوویا و دیدگایەوە کاندیدانی پارتی پێدەنێت ناو پەرلەمانەوە بەو ڕوئیاوە بەو ئەزمەی کە هەمانە بۆ توانایی کە هەمانە چی ناو پەرلەمان بۆی بتوانین باشترین خزمەتی خەڵکی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی چکە خۆمان مناڵی شارەکەین لێرە دایک بوون خزمەتی ئەم شارە ئەبێ وەکو دایکمان وایە خزمەتی بکەین. بۆ ئەم خزمەتە خۆ دەبێ هاوڵاتیانی شاری سلێمانی زۆرترین دەنگ بە کاندیدەکانی پارتی با بۆ ئەوەی ئەم ڕێژە باشە بەرێتە پەرلەمان بۆ ئەم خزمەتە بکرێت. لێرۆ چیان پێ دەڵێیت؟ ئێمە دڵنیان کە ئیشەڵا هەروواژە بێەوە داواشیان لێکەین داوان یەکەم سەر سندوقی دەنگدان دەنگ بە پارتی دیموکراتی لیستی سەونەوەی پارتی دیموکراتی کوردستان بن بۆ ئەوی کاندیدەکانی پەرلەمان بتوان خزمەتێکی باش بەپێی ئەو بەرنامەیدا ڕێژا خزمەت بکەین. کاگۆشار ئەوەی لە ئێوە ڕوونە تا ئێستا چەند کورسی بەدەستهێنن لە سنووری پارێزگای سلێمانی؟ وڵای لە ڕاستە ئەمانوێن زۆر بینیم ئیشی بۆکەین کاری بۆگەین هەنگاوی بۆ دێین تەخمین ناکرێ ئەوە کاتەوە سەر ئەوەی کە جەماوەری بە شەرەفی خەڵکی شاری سلێمانی چۆن ئەچنە سەر سندوقان چۆن دەنگمانێنەوە داواشیان لەکەین دەنگ بە ئێمە بن بۆ ئێمە بتوانین خزمەتیان بکەین. بان حتمما ئەو ژمارەی کە پێشوو هێناومان ئەگەر دوو ئەوەنگە سێ ئەوەنگەی نەکەی کەمتری ناکەین. مەسە ژمارەی پێشووترە؟ بەڵێ ژمارەی پێشوێمە دوو کورسیوانە بوو. باشە دوای ئەم جارە بڵن سێ قاتی شێکەین ئینشەڵڵا هەر لە سلێمانی. ینی ئەم بڕابەخۆبوونەوەی پارتی لەم سنوورە لەوە دێکا خزمەتێکی باشی ئەم سنووری کردووە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە لەوە دێت بۆیە دەڵێن دەنگەکان بەم شێوەیە زیاد دەکات. خەڵک داواکە باوەڕکە جەماوەری کوردستان داواکە پارتی کار بەدەست دوێ لە سلێمانی بۆی بتوانێت ئەو خزمەتێک کە کردوێتی لە شوێنەکانی تر کە لێرە ڕێگربوون لە سلێمانیش بیکە. باش من لە کۆتایی بەرنامەکە نزیکەمەوە دەمەوێت وەکو سەرۆکی لیستی پارتی دوا پەیام دوا قسەی خۆت لەسەر تەوەرەکە پێم بڵیت و بەبینەرانشی ڕاگەیەنیت. والله لە ڕاستیە ئەمڕۆ ئێمە بانگەشەی بۆ هەڵبژاد نەکەین بانگەشاکەین داوای لە خەڵکی جەماوەری کوردستان بە تایبەتی سلێمانیەکەین کە دەنگمان پێ بدەن کە دەنگیان پێیان بەوەی مەرامەکان و داواکانی ئەوان جێبەجێ بکەین ئینشاڵڵا هەرواژ ئەبێ چونکە پارتی قەت کەم تەرخەم نەبووە ئەو بەرنامەی کە دای ڕێژێ لە سەتا ئەگەر هەفتاوەکو ئەرتم کردین جێبەجێ نەگرێت سا هەفتا شەڵتبێن جێبەجێ کردووە ئەین زۆرینەی کارەکانی کردووە خزمەتێکی زۆری کردووە پارێزگاری لە دەستکەوتەکان کردووە پارێزگاری لە پارێزگاری لە خاکی کوردستانیش ئەکا هەوری جدی ئەین بۆ گەڕانەوەی ئەو خاکانی کە لەژێر دەستی ناحەز و دژمناکانمان بۆ گەڕانەوە بۆ باوەشی کوردستان ئەوە یەکێکە لەوانێ بۆ کاری جدی ژەکەین پارتی هەر پارتیشی نەتەوەی بووە هەوڵی جدید هەر لە ڕۆژدا مەزانێت تا ئێستا سەربەخۆیە بۆ کوردستان. یەکەم کاری پەرلەمانی فراکسیۆنی پارتی لە پەرلەمان چی دەبێت ئەگەر بۆ تمۆحی خۆتانداتە ناو سەرکەوتوو بن لەم سنوورە بەتایبەتی؟ لە سنووری سلێمانی تموحی ئێمە ئەوەیە کە ئەو داواکاریانەی خەڵکی سلێمانی داوایەکە لە هەموو ڕوویەکەوە چ لە ڕووی ئاوەدانی بێ چ لە ڕووی ئەمنی بێ چ لە ڕووی کۆمەڵایەتی بێ چ لە ڕووی ئەتوام ڕۆشنبیری بێ نهێشتنی ئرهابی فکری بێ ئەمانە هەمووی خەڵکی سلێمانی داواکە کە بە زووترین کات پارتی دیموکراتی وتان هاتە دەسەڵاتی گرتە دەست لە شاری سلێمانی ئەوانیان بۆ جێبەجێ بکە. ئەمە ڕوویای سەرکردایەتی پارتی شەهر حتمما
ئێمە وەکو کاندیدی پارتی دموکراتی کوردستان لە پسەر بەرنامەکەی پارتی کارەکەین. ڕوون زۆر سپاس بۆ بەڕێز کاک بۆ شارسیق ئەندام سەرۆکی لیستی پارتی لە باسنی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت. سوال بۆ جاناویستان. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە و کاندیدێکی دیکەی پەرلەمانی کوردستان لە لیستی 190 پارتی خواتان لەگەڵ.